بەناوی پەروەردگاری بەسۆز و میهرەبان. سڵاو و سۆز و ڕەحمەت و فەریحی پەروەردگاری عالەمیان لەسەر وجود و دڵ و ڕۆح و گیانتان ئازیزان. بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی پێدانی بڕوانامەی خولی پەرەپێدانی توانەکانی مامۆستا کە بۆ مامۆستایانی کەرتی پەروەردە لە بەرواری دەی 2024 تا 4/5 2024 لەلایەن ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆییەوە ڕێکخرا بوو. شیا و بۆن خۆشترین کەلام بۆ سەرەتای مەراسیمێکی وا هەر کەلامی خوایە و کەلامی خوا. کاکە بیلال نەجمەدین قورئانمان بۆ خوێنێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق. اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. كلا إن الإنسان ليطغى. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق. اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى. إن إلى ربك الرجعى. صدق الله العظيم. وتەی بەخێراتنی مەراسیمەکە لەلایەن مامۆستا گوڵاڵا بەرپرسی لقی سلێمانی ژیارەوە پێشکەش دەکرێت. با بفەرمێ. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. درود و سڵاو لەسەر گیانی پێشەوا و مامۆستای مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم. سڵاوی خواتان لێبێ میوانە بەڕێزەکان، مامۆستایانی بەشداربووانی خولی پەرەپێدانی توانای مامۆستایان بەناوی بۆردی پەروەردەیی ژیار و لقی سلێمانی و بەخێراتنی گەرمتانەکەم. بەخێر بێن سەر چاوان. بەڕاستی ئێوە ژیار ماڵی هەمومانە و ماڵی ئێوەیە. بەڕاستی ئێوە ئەبێت لە مەولا ژیار بە ماڵی دووەمی خۆتان بزانن، بەڵام هەر ئەوەیە عادەتە بەخێراتنتانەکەین بەناوی بۆردی پەروەردەی و لقی سلێمانیەوە. بەڕێزان، لەم دنیای جەنجاڵی و تەنگەشەی و تەکنەلۆجیای عەقڵی دەستکرد و کێشمەکێشمی ژیان لەناو هەموو ئەمانەدا دەلاقەیەک هەیە بۆ تروسکەیەکی هیوا و پەخشی دەکات، ئەویش ئێوەی مامۆستایانن. ئێوە دەتوانن گۆڕانکاری ڕیشەیی بکەن. ئێوە وردە چرکە و ساتەکان لە بنیاتی عەقڵی بیر و هیزری خوێندکارانن. ئێوەی مامۆستایان، ئێوەن ئەو تروسکە و هیوایە کە ئێمە ئومێدمان لەسەر هەڵچنیون. لەم کاتەدا، لەم کاتی ناڕەحەتی و بارودۆخی ناڕەحەتیەدا ئێوەی مامۆستایان کۆڵتان نەدا لە وەرگرتنی معریفەت و زانست بۆ پەروەردەکردنینەوەکانمان. پڕ بە دڵ دەستخۆشیتان لێ ئەەکەین و سوپاستان ئەەکەین بە ئامادەبوونتان و بە بەخشینی ئەو کاتە بۆ زیاتر بەرەو پێشچوونی توانای خۆتان. بەڕاستی
جارێک کە لێرەوە سوپاس یەکە بەیەکەی ئەو مامۆستایانە ئەکەین کە کاتی خۆیان بەخشی بە ئێمە و ئەو کاتیان بەبێ بەرامبەر توانیان ئەو زانستە بگێنن بە ئێوە کە ئێوەش لە خزمەتی نەوەکانە بۆ ئەوی نەوەکانی ئێمە بەرەو پێش بەرن. لێرەوە پێویستی زانم سوپاسی بۆردی پەروەردەییش بکەم کە هەمیشە لە خەمی پەروەردەی نەوەکانایە، هەمیشە نەخشەدا ڕێژەرە بۆ ئەوەی کە ڕۆڵەکانی ئێمە بەرەو پەروەردەیەکی باش بەرێ. بۆ سوپاس و دەستخۆشیشم بۆ ئێوەی بەشدار بووە، پیرۆزباییتان لێکەم کە توانیتان ئەو کاتە لە کاتی خۆتان بگرن و بێن لێرە چەند ساتێک لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە بۆ وەرگرتنی معریفەت و زانیاری. سوپاستانەکەم، دەستان خۆش بێ و بەخێر بێن سەر چاومان جارێکی تر. ئەی مامۆستای میهرەبانی، لەوێ لە بن تەمەڵێم دیواری پەروەردە و بونیادنانەوە لەگەڵمانی. ئەی مامۆستای میهرەبانی، لەوێ لە بن تەمەڵێم دیواری پەروەردە و بونیادنانەوە لەگەڵمانی. لە حوجرە ڕۆشنەکانەوە بۆ کوردەواری ئەستێرە و مانگی ئاسمانی. ئەی مامۆستای نورونەوە، مەحوی و نالی و مەولەی و حاجی و فێر کرد و ئاوت کردە ئاوی ئاشی فێربوون و زانینە. ئەی مامۆستای نورونەوە، مەحوی و نالی و مەولەی و حاجی و فێر کرد و ئاو کردە ئاشی فێربوون و زانینە. حوجرە و ئاوەدان هێشتەوە و میحراب و پڕکرد لە تەقوا. چرات بردە بەر تاقی بەر هەیوانی تەکیە، ئەڵقەی زکری ناو خانەقات بەجۆشێنا. سڵاو لە گەورەی وستاد کە دڕت بە تاریکی شەودا، ڕوت کردینە ڕۆشنایی و خێر و کردەوە بەرمانە. ڕوت کردینەوە ڕۆشنایی و هێزیش و کردە بەرمانە. هەزاران سەلام مامۆستا، هەر هەبە هەر بمێنە، هەر پێشەنگ بە هەر بخوێنە، هەروە بڕۆ بەڕێی بەرزای و لووتکەیە دڵ و خۆش بێ. زەینی سپی و پاکی مناڵی هەڵوەگرێ و لە زەین و یادگەدامێنی. دەبیتە هێزی خێر و خۆشی و ئاوەدانی و بە جوانترین یادگاری. سڵاو لەورە و مامۆستا، لە ناوم گشتنا ئومێدی و یەس و قونوت و شەڕەدا. دەست لە دڵمان بەرنەدا، گڕن نای گیانمانەوە. نەوهێشت بخزەین بەلا ڕێیە، ئێمە و خستەوە سەر ڕێگا. هەتا جوانی شیلەی هەنگوینە ڕژێنی، لە بەردیدە و بەردڵانی. لە کامڵبوون و پیریا دەستی پیرۆز و ماچەکەین. بۆ گەورەی و دەست لەسەر سنگ ڕاوەستین. بۆ هەر حرفێ فێری کردوین وەفا و پێزانی نەنوێنین. خزمەتکار و منەتبارین. هەرچی خراپ ببێ قەینا، هەرچی بووە و بابێ، هەرچی بووە و دەبێ بابێ، بەتەنیا خوێکە نەگەنێ. بەس مامۆستا لەسەر پێ بێ، تەنیا و کاری خۆی بکە. هەر تاریکی و تەمتومانێ، دێ و دەڕوا ڕۆشنی بە دوادا دێ. هەر پاییز و گەڵا ڕێزانێ بڕێتەوە، هەر قاتە و زستانێ دوایی دێ. تەنیا لە مامۆستا نەقەومێ، جەنگ دوایی دێ. گەندەڵی لە شوێنێکا بن بڕە بێ، ناومێدی خەتی تەواوبوونی هەیە. بەس پەروەردە بمێنێ و بەس مامۆستا لێی نەقەومێ. هیچ شەوێک درێژ نابێتەوە، هیچ تاریکیەک خۆی ناگرێ، هیچ تونێلێک درێژتر نییە لە تەواوبوون. بەس چرای مامۆستا بگڕێ. هیچ خراپێک بۆمانەوە ڕووی نەداوە، هیچ نادادیەک تا سەر ناژی، هیچ فەسادێک بۆمانەوە بەرپا نابێ. بەس مامۆستا مامۆستا بێ. دۆستانی عەزیز، ئامادەبوانی خۆشەویست، وتەی بۆردی پەروەردەیی ژیار ڕوونکردنەوە دەربارەی بۆردەکە و دەربارەی خولەکەش پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵاح، سەرۆکی ژیار بۆ پەروەردە و گەشتپێدانی مرۆیی پێشکەشێکە. فەرموو کاک دکتۆر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ومصاياني بريس میوانانی زێدە ئازیز، سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک خۆشحاڵین بەم ساتە وەختە لەم ئێوارە دیدارەدا بە خزمەت ئێوەی بەڕێزەکەینەوە. ئەگەر توانی بێتمان وەفا بە کەمێک لە بەڵێنەکانی دیداری پەروەردەیی بکەین کە بڕیار بوو بۆی خولی پەروەردەیی لێکەوتەی ئەو دیدارە بێ. هیوادارین ئەمە هەنگاوی یەکەم بوو بێ بەرەم ئەو ئامانجە پیرۆزە ئینشاءالله. مامۆستایانی بەڕێز، پیشەی مامۆستا، پەیامی مامۆستا ئەرکێکی گەورەیە کە ئێمە هەمومان وەکو مرۆڤ قەرزاربارین و پیشەیەکە کە شایەنی ئەوەیە هەمومان شانازی پێوە بکەین، چونکە مامۆستا و فێرکاری یەکەمی گەردون و بوونەوەر خوای پەروەردگار خۆیەتی. خوای پەروەردگار کە ئەفەرمێ وعلمە ئادەمە الأسماء كلها، کەواتە معلمی یەکەم پەروەردگار خۆیەتی. هیچ شتێک لە دنیا، هیچ شتێک لە
کە یەکەم سوورەت ناردوێتی خوارەوە سوورەتی ئیقرا و خوێندنە ئەفەرمێ ئیقرا وەڕەبوکە الئەکرەم الذی علەمە بالقەلەم کەواتە خوای پەروەردگار دیسانەوە تعلیمی مرۆڤەکان ئەو کردوێتی کە ئەفەرمێ خەلەق الئینسان علەمەه البەیان ئەو خوایی کە مرۆڤی دروست کردووە و توانای گزارشکردن و بوێژی پێبەخشیوە بە مرۆڤ هەروەکو شەوقی شاعریش ئەڵێ قم للمعلم وفيه التبجيل كاد المعلم أن يكون رسولا أعلمت أشرف أو أجل من الذي يبني وينشئ أنفسا وعقولا سبحانك اللهم خير معلم علمت بالقلم القرون الأولى أخرجت هذا العقل من ظلماته وهديته النور المبين سبيلا كواتم وصايني بريس إما أجر هلقري أم بيام بين كبيشنجكي كما مستاي كمي قطاب خاني جيان پروردگار به بموانيه پیشەیەک هەیە شەرەفێک هەیە لەمە گەورەتر ئێمە هەستەکەین بەوەی کە پەراوێزکردنی پەیامی مامۆستا کارێکی کاتیە و لە شکۆی مامۆستا و لە پەیامەکەی کەم ناکاتەوە بە مەرجێک مامۆستا هەڵگری پەیامی ڕاستەقینی خۆی بێ مامۆستایانی بەڕێز ئێمە پێمان وایە هەموو بەهرەکان هەموو تواناکان هەموو پێشکەوتنەکان بەهرە و بەرەنجامی دەستی مامۆستان چونکە ئەوەی ئەمڕۆ لەم کۆمەڵگایی ئێمە و لەسەر جەم کۆمەڵگاکانی دنیا ئەوەی پزیشکە ئەوەی ئەندازیارە ئەوەی زانستخوازە لە هەر بوارێکە قوتابخانەی یەکەمی ژیانی و پەروەردەکاری یەکەمی پاش خێزانەکەی مامۆستای بەشی پەروەردە و کەرتی پەروەردە بووە هەر بۆیە مامۆستایان ئەوانن کە لە پشت هەموو پێشکەوتنی کۆمەڵگاکانەوەن ئێوەن مامۆستایانی بەڕێز کە نەوەکانی داهاتوو لەسەر دەستی ئێوە پەروەردە ئەبێ من پێم خۆش ئەوە بە بەڕێستان ڕابگەێنم مامۆستایانی بەڕێز کە پەروەردە بەر لەوەی پیشە بێ پەیامە واتە ئێمە کاتێک قوتابیەک لە پۆلەکەی خۆیان فێرەکەین ئەگەر پیتێکی فێر بکەین ئەم پیتە ئەم قوتابیە تا لە ژیانە بێ ئەم پیتە کار پێ بکە لەڕێی ئەم پیتەوە فێری زانست بێ لە هەر بوارێکە ئەم پیتە تەوزیف بکە و خزمەت بکە ئەم پیتە فێرکردنی سەدەقەیەکی جاریە بۆ ژیانی ئێمە و بۆ قەبر و قیامەتیشمان بە مەرجێک ئێمە وەکو پەیامێک ئەم پرۆگرام و ئەم خوێندنەمان بەم خوێندکارەدا بێت لەبەرەوە ئێمە پێمان وایە خزمەت نەکردنی مامۆسا پەراوێزکردنی ئەم کەرتە نابێ مامۆسایانی بەڕێز لە گەورەی پەیامەکەیان دوور بخاتەوە و نابێ کەم خزمەتکردن بەم چین و توێژە کاریگەری کۆمەڵگا وا بکات بەوەی کە ئێمە خۆشمان لە پەیامەکەی خۆمان سار بینەوە مامۆسایانی بەڕێز چونکە وەکو عەرزم کردن ئێمە لە خزمەت پەیامێکی پیرۆزین و ئێمە هەمیشە چاومان لە پاداشتی خوا بەر لە پاداشتی خەڵکەوەیە لە دنیا و چاومان لە پێشکەوتنی کۆمەڵگا دروستکردنی نەوەکانی داهاتوومانەوەیە لەم کۆمەڵگایی کە تیا ئەژین ئێمە بە شادانزیەوە لە ژیار ئەو گۆردی پەروەردەیی کە ڕامان گەیاندووە مامۆستایانی بەڕێز ئەمەی خولی پەرەپێدانی تواناکانی مامۆستا هەنگاوی یەکەممانە بێ بەڵام هەنگاوی کۆتامان نابێ پشت بەخوای گەورە ئەم خولە جەنابتان ئەزانن دەی دوو دەستی پێکردووە لە چواری پێنج کۆتایی پێ هاتووە 91 مامۆستا سەرەتا بەشدار بوو وەکو نەونووسین و ئامادەبوون لە کۆتاییە 71 مامۆستا ماونەتەوە لە خزمەتیان نابووین ئێمە تا کۆتایی خولەکە لە خولەکەدا ئەو بابەتانی کە وتراونەتەوە جەنابتان ئەزانن کارێکتەری پەروەردەیی بووە ڕێگەنوێکانی وانەوتنەوە بووە لەگەڵ بەڕێوە بردننی پۆل و لەگەڵ دەروونناسی پەروەردەیی و دەروونناسی گەشە کە ئێمە هەوڵەدەین ئینشاءالله لەمە دووە خولی ترمان هەبێ و لەمە دووە هەنگاوی ترمان هەبێ هەڵبەت بە کۆمەکی ئێوە و بە هاوکاری ئێوە کە ئێمە پێمان وایە ئێمە وەکو ژیار مامۆستایانی بەڕێز هەمیشە یەک پەیامان هەیە و یەک ئامانجمان هەیە کە ئامانجی خزمەتکردنە پەیامێکی بێبەرامبەر خزمەتێکی بێمنەتکردن کە پێمان وایە بە تایبەت ئەم چینی کە ئێمە لە خزمەتیان کە چینی مامۆستایە ئەرکی هەمومانە چونکە ئێمە ئەگەر سەرمان لە کەشکەڵانی فەلەکیش بێ هەمیشە منەتباری ئێوەین هەمیشە منەتباری مامۆستاین لە هەر پێگەیەکا بین ئێمە ئەومان لە پێشاوە کە ڕۆژێک لە ڕۆژان قوتابی بەردەستی ئێوە بووین گەورەی ئێمە لە گەورەی ئێوەوەیە زانستی ئێمە لە بەخشینی ئێوەوەیە بۆیە ئێمە سوپاستانەکەین هەمیشە و ئێمە لە خزمەتتانین لە هەر پێگەیەکا بین لە هەر جێگەیەکا بین خزمەتکردنی مامۆستا بارکی سەرشانی خۆمان نەزانین پیرۆزباییتان لە یەکەین مامۆستایانی بەڕێز پیرۆزبایی لەو مامۆستا بەڕێزانە ئەکەین خەو بۆخشانە ماندوو نەناسانە
ئەو ماوەیە لە خزمەت ئێوەی بەڕێزا بوون بەخێر هاتنتانەکەین بۆ ماڵی دووەمی خۆتان کە ژیارە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. پرۆفسۆر دکتۆر خالید محەممەد سەڵاح سەرۆکی ڕێکخراوی ژیار بوو دەربارەی بۆردی پەروەردەی ژیار و خولەکە پەیوی هەبوو. مناڵەکان بەسەر پەیژەی مناڵیە دێنە بەردەمی مامۆستا. لەوێ ئەنجانەیەکی پڕ لە گوڵ گوڵاوە پرژێنێ چ خۆشە مناڵی هەموو شتێکی یەکەم جار. چ خۆشە مناڵی و هەموو شتێکی یەکەم جار، یەکەم ڕۆژی مەکتەب و یەکەم مامۆستا و یەکەم دەرس و یەکەم پیت و یەکەم قەڵەم و قەڵەمدادەر و یەکەم خەتکوژێنە و یەکەم هەڵسانە سەر تەختە و یەکەم دە و یەکەم سفری سەر کارتەکە. چ خۆشە مناڵی چ جوانە هەموو شتێکی یەکەم جار، یەکەم شیر و پەنیری سێگۆشە و یەکەم داری مامۆستا و یەکەم زلە و چ خۆشە مناڵی چ خۆشە چوونە مەکتەب کە ئیتر دووبارەی نییە. چ گەورەیە مامۆستا کە پیشەیەکی فێرمانکە، وێنەیەکی هەیە لە فریشتە، بزەیەکی هەیە لە بەهەشت لەگەڵ خۆیامان با. مەهێڵن مامۆستا بێتە خوار، مەهێڵن مامۆستا دابەزێ، با ژیان کەڕوو نەگرێ، با چێژبردن بۆگەن نەبێ، با فیترەت دووکەڵ و دەغەز نەیگرێ. مەهێڵن مامۆستا بێتە خوار، مەهێڵن مامۆستا بکەوێ، با ژیان بە پێوە بمێنێ، با دڵ و با گوڵ و با سەوزەگیایە و پێدەشتە لە شنە و کەروێشکە نەکەوێ. مەهێڵن مامۆستا بکەوێ، با یادەوەری ڕۆشتن بێ، بۆنی خۆش لە بڕناخ نەبڕێ. مەهێڵن مامۆستا بکەوێ، ڕاگری پەروەردە ڕاگرن، داری ئەخلاق مەبڕنەوە، چرای فێربوون مەکوژێننەوە، دنیا دەبێتە جەهەنەم، تاریکە سەڵا هەموو شتێدا پۆشێ. ئازیزانی ئامادەبوو، ڕاوێژکاری بۆردی پەروەردەی ژیار و شارەزا لە پەروەردە مامۆستا عەبدوڵڵا، مامۆستا عەبەسوور کە ئاوا ناسرێ، ئەو پیاوە سەر و دڵسپیە لێرەیە و قسەمان بۆکە. مامۆستا عەبدوڵڵا گیان فەرموو. بە ناوی خوای دڵاوا و دڵوان بەڕێزینە، من پێشەکی زۆر سپاسی ڕێکخراوی ژیار ئەەکەم و بەرپرسانی ئەم خولە کە منیان خوێندوتەوە و پیان باش بووە لە بواری پەروەردەی مناڵە ئەوەی کە بە باشی ئەزانم بیم بەگوێی بەشداربوانی ئەم خولە. دەربارەی مامۆستا و ئەرکی مامۆستا و قۆناغی مامۆستا پەیمانگا و ئەمانە حەزەکەم بازێ شت بکەم. من بەلای منەوە ئەو تەقدیسکردنەی مامۆستا بەو جۆرە ئێستا باوی نەماوە. من داوا لە گەنجەکانەکەم، داوا لە هەموو کەسێکەکەم، متابعەیان بە مستەمڕی هەبێ لەسەر بواری پەروەردەوەمانە. من بەم تەمەنەوە وا خەریکە 83 ساڵ تەواوەکەم، وەڵڵا بیللا ئەگەر بزانم لە پەروەردەی سەردەم براوم 1000 ئەملاولاو دکتۆر خالی و ڕێکخراوەکە بانگ بکەن نایم، تۆ ئەبێ نەبڕی لە مەسەلەی پەروەردەوەمانە. من پێم وایە مامۆسایەتی نەک من پێم وایە هەر خۆی لە ئەسڵا خواکردە. یعنی ئەو مرەبیەکەیە، من نازانم کوێنەری و خەڵکی کوێیە، ناوی یەردەغا ئەڵێ المربی یولد، ئەڵێ پەروەردکار خۆی بە پەروەردەیی لە دایکە بێ، هەر وەکو چۆن الشاعر یولد شاعرا، یعنی بەو شکلە فعلا شاعر صفاتێکی خواکردی تایە، ئەویش مەوهیبەیەکی سروشتیە لە دواییە، بەڵام نابێ بە شاعر. لە دواییە ئەگەر بەشی دووەم مکتەسەبات من العلم والبەرانی لەگەڵا پەیامەکە. پەیمانگا و زانکۆ من پێم وایە ئەبەدەن مامۆستا دروست ناکە، ئەبەدەن ئەوەی کە خەریجی زانکۆیە خەریجی پەیمانگایە هەرگیزا و هەرگیز مامۆستا دروست ناکە. مامۆستا وەکو عەرزم کردن خۆی دروست ئەبێ بەچی؟ بەوەی کە ئەو خواکردەی تێ هەتاکو قەناعەتان هەبێ ئەوەی کە ئەو ئەڵێ مرەبی یولەد و نازانم مرەبیان چین ئەم لاوشتانە ئینگلیزەکان قسەیەکی زۆر سەرێکی بەقوەتیان هەیە لەو بابەتەوە.
ئەڵێ the teachers are born not made ببورن ئەگەر من ئینگلیزیەکەم باشە بێ چونکە من ئینگلیزیەکار بۆ ئەمە بەستی خۆم هینم کردومانە کەواتە ممکن نییە بتوانی تۆ مەکتەب و ئەمانە مامۆستا دروست بکە هەرگیز ناتوانێت اینجا باشەتر خۆشت لە دنیا لەمە بەقوەتر نییە کە پێغەمبەری خۆمانە فەرمێ ئینەما بعثت معلما بۆ لأتمم مكارم الأخلاق هر پەروەردە التربية يساوي الأخلاق بەلێدانەوەی ئیستەی سەردەم پەروەردە ئەخلاق باشە ئێمە کە ئەومان پێ بڵێ ئەتر چی بۆچی ئەبێ ئێمە بەڕاستی متابعی ئەوە نەکەین کە پەروەردە ئەخلاق اینجا خۆی لە ڕاستیە حتا یعنی من پێم سەیرە پەروەردە بەڕاستی دوورە لە نەسیحەتکردن و قسە پەروەردە عەمەلیەکی ئینتاجیە لە ئەنجامی کارکردن و ئیشکردنەوە دروستە بێ پێ ئەگا نەک لە قسەکردنەوە قسەکەت خەت پەروەردە ناکە ئیلا پەروەردە جیایە لەگەڵ تەعلیمە لای ئێمە لەوەتی لە ساڵی 1920ەوە کە قوتابخانە دروست بووە بە هیچ جۆرێک باسی پەروەردەی تیان نەکراوە هەر تەعلیم بووە لە تەعلیم تێنەپەروە ئیستە شەروایە من زۆر جار خەڵک گوێی لێ بوو و گوێیان لێم بووە لە کۆڕەکانە لەیرە لە هەولێر داوا ئەکەم ئەڵێم ڕجا ئەکەم ئێوە قوتابخانەکان داخن بە تایبەتی قوتابخانەی قۆناغی سەرەتایی ئەو وەختە پەروەردە لە خۆیەوە باشە بێ چونکە ئێمە حەچی باس ئەکەین باسی تەعلیم ئەکەین پەروەردەی ئێمە هەر هەمومان لەیرا کە دانیشتوین پەروەردەی کۆڵان و ماڵە هیچی کە نییە هەر ئەو پەروەردەیە کە لە ماڵ و لە کۆڵانەوە فێربین پێم بڵێن کام مامۆستا پەروەردەی باس کردووە بێژگە تەعلیمەکە من زۆر سوپاسانەکەم شعر و پەخشان و خاترە و ئێحساساتی ناوێت چونکە ئەوەی مامۆستا عەبدوڵڵاوتی پارچەیەکی جوان بوو پارچەیەکی زانستی پارچەیەک من هەستم کرد پارچەیەک مۆسیقای جوان گوێلێک هەستم کرد پارچەیەک پەخشان و دەقێکی بەرز بوو بەڕاستی دەستخۆشی و درود و تەمەندرێژی و سەلامەتی بە مامۆستا عەبدوڵڵا وتاری بەشداربووان مامۆستا ئاسۆ عەبدولەتیف پێشکەشەکە با بفەرمووی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد صلاة ورحمة وبركة خوي پروردگار برشي بسرتانا میوانانی خوشویست بەشداروانی بەڕێز مامۆستایانی هاوپیشەم سڵاوتان لێبێت سڵاوێکی گەرم پێم خۆش بوو مامۆستایان لێرەوە ئێمە ئاماژە بکەین بەوەی کە لە ماوەی دوو مانگدا لە خزمەتی کۆمەڵێک لە مامۆستا بەڕێزەکانە بەشداری خولێکمان کرد لە بۆردی ژیاری پەروەردەیی خولەکە بە ناونیشانی خولی پەرەپێدانی توانەکانی مامۆستایان لەم خولەدا کۆمەڵێک لەو مامۆستا بەڕێزانە ئەرکیان کێشا کاتی خۆیان بەخشی بە ئێمە بە تواناکانی خۆیان هەر یەکێک لەو مامۆستایانە هەر یەکێکیان لە بوارێکە لە بواری دەروونزانی لە بواری پەروەردەیی لە بواری گەشە عزیەتیان کێشا جەنابی دکتۆر خالید ئاماژەی پێکرد من ناچمەوە سەری و کاتی زیاترتان ناگرم سەرتان نایشێنم لە کاتی خۆیان بەخشی و بۆ ئەم ماوەیە بە شڕوپڕی لەو دەورەیەدا سوودێکی زۆرمان بینی لە تواناکانی ئەو مامۆستا بەڕێزانە کە چەندان ساڵە ئەسپی خۆیان تاوداوە لە بواری خۆیاندا بۆیە ئێمە دەستخۆشیان لێکەین بە ناوی خۆم و مامۆستایانی هاوپیشەمە و هاوڕێمەوە دەستخۆشیان لێکەین سپاسێکی تایبەتیان ئەکەین ئێمە ناتوانین پاداشتی ئەو مامۆستا بەڕێزانە بدەینەوە مەگەر خۆی پەروەردگار بۆ خۆی پاداشتیان بداتەوانێت بەس ئێمە ئەوەندەمان لەسەرە کە دوعای بەخێریان بۆ بکەین و پێیان دەڵێین خۆی گەورە پاداشتان بداتەوانێت جەزاکم الله خەیرەن بیلجەنە خۆی گەورە بیخاتە توێشوی قیامەتان بۆ سەر تەرازوی حەسەناتەکانتان ئێمە هیچی ترمان نەماوە سپاسیان ئەکەین دەستخۆشی لە سەرۆکی ڕێکخراوەکەین لەو ستافە جوانە ئەکەین لە مامۆستا گوڵاڵە ئەکەین لە مامۆستا پشتیوان و مامۆستا هەژار کە عزیەتیان کێشاوە زۆر ماندوو بوون خۆی گەورە پاداشتیان باتەوە خۆی گەورە تۆفیقیان بدا بۆ کاری زیاتر خۆی گەورە موفقیان کا لەسەر خێر هیوادارین ئەم جۆرە دەورانە بەردەوام بێ من بە ناوی خۆشم و سەرجەم مامۆستایانیشەوە لێرە ئەتوانم ئەو بەڵێنە دووپاتکەینەوانێ هەر یەکێک لە ئێمە بەپێی تواناکانی خۆمان بەپێی ئەو پسپۆڕیانی کە هەمانە لێرە بەڵێن ئەدەین کە هاوکاری ژیار بین و خزمەت بکەین لە لقەکانی ژیارە
خی گەورەتان پارێزێ و زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبووتان وجزاكم الله خيرا وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته مۆسا سۆبوو لە جیاتی ئێوە قسەی کرد لەم دنیا سەر و لێژ و گۆڕاوەدا هیچ لە هیچ جاران ناچێ لەم دەوران دەوری دنیاەدا مامۆستا بێ لە لووتکەدا بێ مامۆستا نابێ بشکێ مامۆستا نابێ بداتە دوا مامۆستا لە مناڵیمانە پاساریەکانیشی لەگەڵ بوو چۆلەکەکان بۆیان نەجریوان مامۆستا گەورەی بوو لە گەورەییە مامۆستا دەهاتە خەونمان و هەیبەتیەی گرتین و کە بە شکۆوە دەرەکەوت زەبتی قاعی زەمەنیە کرد و هەموو جوڵەیەکە وەستا مامۆستا گەورە دەرەکەوت و گەورە هات بە ڕێگادا گەورە پەروەردەیە کردین و گەورەی لەگەڵ خۆی هێنا مامۆستا بێ لە سەردەمی بچووکی و سەرۆ خواریە بڕواتەوە بۆ گەورەیی هەڵزنێتە شاخی ئەخلاق و پەروەردە و فێربوونە نابێ کەس لە مامۆستا بدا نابێ گومان لە گەورەی بێتە ئارە مامۆستا بشکێ ژیانشکێ ئێستا و ئایندەمانشکێ بوژانەوە و ئاوەدانی و دەوامی بەیانیانشکێ مامۆستا بشکێ شعرشکێ ئەدەب و داهێنانشکێ مامۆستا بشکێ ورە و ئیرادە نامێنێ هێز ێژنۆ و ڕۆحی بەرخودانشکێ مامۆستا بشکێ بەهار کاڵە بێتەوە کانی بەها و وەفا و شکە بێ مامۆستا بشکێ بەهار کاڵە بێتەوە کانی بەها و وەفا و شکە بێ سیمبل و ئوڵگو نامێنێ پێشەنکی لەسەر گازەرەی پشتەکەوێ بۆ میلەتێکی مەزڵوم و نەتەوەیەکی بەرهەڕەشە هەرچی بکەوێ دەبێ مامۆستا بە پێوە بێ زۆر سپاسی مامۆستا و پرۆفیسۆر و دکتۆرەکانەکەین کە ئەم ماوەیە زۆر پێمانە و ماندوو بوون زۆر سوودمان بینی لەم خولە بەڕاستی پەروەردە کڕۆکی کۆمەڵگەیەکی تەندروستە دیارە کۆبوونەوەمان ئەمڕۆ لەم هۆڵەیە بۆ بابەتێکی گرنگ و پیرۆزە کەویش دیارە دوای چەندین هەفتە لە وانەوتنەوە و وانە خوێندن لە ژیار بۆ پەروەردە دیارە باسەکەمان باسێکی گرنگە لەبەرەوەی پەروەردە لەم ڕۆژەیە ڕۆڵ و کاریگەری گرنگی هەیە لەسەر کۆی لایەنەکانی ژیان و کۆی چەمکەکان بۆیە دەستخۆشی لە ڕێکخراوی ژیارەکەین بۆ پەروەردە و فێرکردن کە لە خەریکی دووبارە بنیاننانەوەی کۆمەڵگەی کوردین لە لایەنی پەروەردەیەوە چ لە ڕووی مناڵەکانمان کە لێرانە دووبارە فێرە بە ئەچنەوە خزمەتی قورئان ئەچنەوە خزمەتی فەرموودەکان دووبارە ئاشتیانەکەنەوە لەگەڵ ئەو زانستانەی کە لە سەردەمی باو باپیرانمان کۆمەلگەی لێ پێک هاتووە و بەڕاستی دەرکەوت لەم کۆتایانەیە کە دوورکەوتنەوەمان لەو پەروەردە خۆماڵیە ئاینیەی زوو کاریگەری خراپی هەبووە لەسەر پێگاتەی خێزان لەسەر پێگاتەی کۆمەلگا لەسەر کۆی لاینەکانی ژیان بابەتی پەروەردە هیچەکە لەو بابەتە سەرەکیانی کە پێویستە لە هەموو کۆمەلگایەکە و ئەو کۆمەلگایی لەسەر بنیاد بنرێ و هاتنی پێغەمبەرانیش عەلەیهی سڵات وەسەلام بۆ ئەوەیە کە بەڕاستی پەروەردەی کۆمەلگا بکرێ خی گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم والذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة يزكيهم واتا پەروەردەکردن الحكمة واتا السنة پێغەمبەریش درودی خوای لەسەر بێ لە فەرموودەیەکە فەرمێ ئێمە هاتوین تاکو و ڕەوشتە جوانەکان تەواو بکەین بۆیە بابەتی بەها ئەخلاقیەکان بەها گشتەکانی کۆمەلگا لە هەر کۆمەلگایەکە بێ پێویستە بپارێزرێ و لە ڕێی یاساوە لە ڕێی بەها گشتەکانەوە سەرەتا دەستخۆشیێکی گەرم لە ڕێکخراوی ژیارەکان بۆ ئەم خولەی کە کردیەوە بۆ ئێمە و سوودێکی زۆرمان لێبینی و پێم خۆش بوو لەسەر پەروەردەی خێزان بێگومان پەروەردەی دروست لە خێزانەکانەوە دەست پێەکە ئێمە ئەگەر پەروەردەیەکی خێزانێکی تەندروستمان هەبێت خێزانێکی باش هەبێت پەروەردەیەکی تەندروستیش بنیاز ئەنێن چونکە کۆمەڵگەی ئێمە کاتێکە مناڵەکانی ئێمە لە خێزانی ئێمەوە ئەچنە ناو کۆمەڵگەکەەوە و لە کۆمەڵگەکەیە جا ئەگەر کەسانێکی باش پەروەردەیان بکا بێگومان کەسانێکی باشیان لێ دەرەچێەوە بە پێچەوانشەوە ئەگەر کەسانێکی خراپ پەروەردەیان کە کەسانێکی دواکەوتوو کۆمەڵگەیەکی دواکەوتومان دەست ئەکەوێت. بسم الله الرحمن الرحیم. ڕۆڵی خێزان لە کۆمەڵگەی ئێمەدا کە ڕۆڵێکی گرنگی هەیە پێویستە لەسەر هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە کە ئێمە تێیاژین
گرنگیەکی ئەو تەواوین بە خێزانەکانمان بۆ پاراستنی خێزانەکانمان ئێمە پێویستە لە تاکەوە دەست پێ بکەین ئەگەر تاکێکی بنیادنەرمان هەبوو ئەتوانین خێزانێکی باش پەروەردە بکەین و ئەگەر خێزانەکانمان باش بوو ئەتوانین لە کۆمەڵگەدا نمونەی باش پێشکەش بکەین و ئەگەر خێزانەکانمان پەروەردەیەکی باشیان هەبێ بتوانین پەروەردەیەکی ئیسلامیانەیان بکەین بتوانین لە هەموو ئەو بەهایانەیە کە خزمەت بە شار و وڵاتمانەکەن بتوانین ببینە تاک لە ناو ڕێکخراوەکاندا بتوانین ببینە تاک لە ناو کۆمەڵگەکەماندا لە ناو قوتابخانەدا و هەروەها خێزان ڕۆڵێکی گەورەی هەیە وەکو ئێستا بینین کە لەم جیهانی جەنجاڵێدا پلانێکی نەگریسدا ئەنرێ بۆ لە ناوبردنی خێزانەکان کە خێزان لە ناو چوو ئومەتێک لە ناو ئەچێ بۆیە لای ئێمە زۆر گرنگە کە ئێمە خەریکی بابەتە پەروەردەیەکانە بین گرنگیەکی زۆر ئەوتۆ بین بە خێزانەکانمان بۆ پەروەردەکردنی خێزانەکانمان پێویستە تاکەکان بە تەواوەتی ئیشیان لەسەر بکەین بتوانین شکۆی خێزانەکانمان بپارێزین بەو یاسا و دەستورە پەروەردە قورئانیانەی کە بۆمان دانراون.